ئێمە ئەمڕۆ لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ئاسایی خۆی کە لە کۆبوونەوەی پێشتر بڕیارمان لێدا بۆم کۆبوونەوەی تەرخام بکەین بۆ کێشەی دابەشکردنی کارەبا لە هەرێمی کوردستان بۆ مەبەستا میوانداری بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای هەرێم کاقارەمانمان کرد بە جێگەی ڕێز و خۆشحاڵیەوە جەنابیان داواکەی قبول کرد و لە پەرلەمان لە ناو لیژنە مناقەشەی هەموو ئەو کێشە و گیر و گرفت و ئاریشەوە ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لە ئایندە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کارەبا بە تایبەت دابەشکردن و گواستنەوەی کارەبا لە هەرێمی کوردستان بە وردی باس کراوە لە کۆبنەوەکە بڕیاردرا کە دوایەوەی حکوومەتی تازەی هەرێمی کوردستان تەشکیلە بێت لیژنەی پەیوەندیدار کە لیژنەی وزە و سامانە سروشتیەکانە لەگەڵ وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم هەماهەنگە بن بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە ئێستا لە کەرتی کارەبا هەیە. وەزارەتی کارەبا وەکو وەزارەتی خەمخۆر لە پێدانی کارەبا بە هاوڵاتیان بەتەئکید سەرباری ئەو قەیرانەدارایی کە لە کوردستان هەبووە بەردەوام بووە لە هەوڵ و کۆشەکانی بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان و پێدانی باشترین خزمەتگوزاری کارەبا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ئێستادا وەزارەتی کارەبا سەرقاڵی جێبەجێکردنی پرۆژێژی استراتیژی گەورەیەش پرۆژەی پێوەری زیرەکە بە مەبەستی باشتر کۆنتڕۆلکردنی کارەبا و پێدانی باشترکردنی پێدانی کارەبا بە هاوڵاتیان وەکو پرۆژێکی استراتیژی وەزارەت کارەبا ئێستا لەژێر جێبەجێکردندا. باران ئێمە لە کوردستان تەنها 200مان هەیە کە کارەبای لێ بەرهەمدێ و سەدەکانیش خۆشبەختانە ینی وەزعیان باش بووە لە پڕبوونی ئاو لە گڵدانەوەی ئاو، بەڵام توانای بەرهەمهێنانی کارەبایان توانایکی مەحدودە، ناتوانێت هەرچەند باران زۆر بۆوان هەر زیاد ئینتاج بکەن، بۆ تاقی تەسمیمیان واضح و دیارە.